لەم تۆرەدا باس لە پرۆگرامێک دەکەین. ئەم پرۆگرامە هەوڵ دەدات بۆ فراوانکردنی ڕۆڵی ڕۆژنامەنووسی ژن لە بواری ژینگەیدا، هەڵبەتە ژنان لە تەواویکایەکانی ژیان و هاوکات لە ڕاگەاندندا ڕۆڵێکی بەرچاویان هەیە، بەڵام لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە جەخت دەکرێتە سەر فراوانکردنی ڕۆڵی ژن بە دیاریکراوی لە ڕووماڵی ژینگەیدا. بۆ هۆکاری کە لە ئێستادا گۆڕانکاریە ژینگەیەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان و تەنانەت لە سرانسەری جیهانیشدا کاریگەری نەرێنی لەسەر ژیانی هاوڵاتیان، لەسەر تەندروستی هاوڵاتیان و هاوکات گۆڕانی کەشوا بە فراوانی لە تەواوی ناوچەکان و لە جیهاندا بوونی هەیە. ئەمە پێویستی بە ڕۆڵی زیاتری با بڵێن تاکەکانە و بە دیاریکراویش لە نێوانیاندا کار لەسەر ڕۆڵی ژنان دەکرێت بۆ ئەوەی بتوانن بە ڕوئیایەکی وردوو بە ڕوئیایەکی ژیرانەوە کار لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتە ژینگەیانە بکرێت و هەروەها میدیا دەواازەیەک بێ بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە ژینگەیانە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز شۆڕش خالید سەرپەرشتیاری پرۆگرامی فراوانکردنی ڕۆڵی ڕۆژنامەنووسانی ژن لە ڕووماڵی ژینگەیدا لە ستۆدیۆی بەیانی کورسات نیوزمیانە. کاک شۆڕش، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بە خێراتی. زۆر سپاس. دەمەوێت باس لەم پرۆگرامە بکەیت. ئامانج لەم پرۆگرامە چییە بە دیاریکراوی و هاوکات ئەم پرۆگرامە بە هاوکاری چلایەنێک ڕادەگەیەندێت و چۆن کاری لەسەر دەکرێت؟ زۆر سپاس. تەپان سەرەتامێ سوپاسی کەناڵی یاسمانی کورسات بکەم بۆ ئەم دەرفەتە بۆ قسەکردن لەسەر ئەم پرۆژە گرنگەی دامەزراوەکەمان دامەزرا میدیای کردبوونەوە و ئەمێ دەستخۆش لە کورسات بکەم کە دەست پێشخەر بووە لە چەند ساڵی ڕابردوودا بۆ ئیشکردن لەسەر پرسە ژینگەیەکان چەندین پرۆگرام و بەرنامەی هەیە. تەبەن ئەم پرۆگرامی ئێمە پرۆگرامی ڕۆڵی فراوانکردنی ڕۆڵی ڕۆژنامەنووسانی ژن لە پرسە گۆڕان لە ڕۆمالکردنی پرسە ژینگەیەکاندا لە یەکی حوتەوە ئێمە ڕامانگەیاندووە. ئەم پرۆگرامە تقریباً ساڵێک زیاتر ئیشی تیاکرێ و کۆمەکی دارایەکە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا لە ڕێی کۆستەڵخانی ئەڵمانیا و لە هەولێرەوە ئەوەنێ پشتگیری مادی کراوە. پرۆگرامەکە لە یەکی حوتەوە ئێمە ڕامانگەیاندووە بۆ وەرگرتنی 16 خانمی ڕۆژنامەنووس کە ئەیانوێ لە بواری ژینگەییدا کار بکەن. لە ئێستادا لە قۆناقی کۆکردنەوەی ئەوە نیە ڕاگەاندن و چێکردنەوەی ناوەکانە بزانین چێ وەرگیرە و چێ شایەنێتی چووکە ڕێژەیەکی زۆر لە خانمان ئەیانوێ بەشداری ئەم پرۆگرامە بکەن. ئامانجی سەرەکی پرۆگرامەکە ئەوەیە پێمان وایە دوو پرس زۆر گرنگ لە عێراق و لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەم دوو پرسە مەسەلەی ژینگە و ژنانە. ئێمە لە استراتیژی دامەزراوەکەمانە کە لە ساڵی 2022 جارێکتر نووسراوەتەوە دووشت زۆر لە استراتیژیکە جەختی لەسەر کراوە. یەکەمە پرسی ژنان، دووەمیان پرسی ژینگە و لە چوارچێوەی ئەمەدا بیرمان لەوە کردو پرۆگرامێک کە هەردوو ئەم پرسە پێکەوە ببەستێتەوە کە بۆ ئێستا عێراق و هەرێمی کوردستان زۆر گرنگە. بۆ ناوی پرۆژەکەشمان بەو شێوەیە ناوە. پرۆژەکە ئەتوانم بڵێم لە 6 مانگ پێک دێ. لە ماوەی ئەم 6 مانگەیە لە دوو کاتی جیاوازدا و خانمانە بڵێن ڕاهێنان وەرەگرن هەر جاری 5 ڕۆژ. دوای ئەمە ئەم خانمە ڕۆژنامەنووسانە بابەتی ڕۆژنامەوانی بەرهەمهێنن. بابەتە ڕۆژنامەکان تایبەت بێت لەسەر ژینگە و پرسی گۆڕانی ئاوهەوا، یعنی ناچێتە بوابیترەوە و لە بەرامبەر ئەمەدا هۆنیە پاداشتێکیانە درێتی حەقی ئامادەکەری بابەتەکان هەواڵە، راپۆرتە، ستۆریە، چیرۆکی سەرکەوتنە. ئێمە زین زۆر خانم هەن ئەوەنیە نادیدە گیراون ڕۆڵیان کە لە هەندێک شوێنی پاسەکانی کوردستانیان ناوچەکانی جۆناکۆ کە ئیش لەسەر بابەتی گۆڕانی ئاوهەوا و ژینگە ئەکەن. ئێمە ئەمانوێت لە ڕێی کاری میدیایەوە ئەم چیرۆکانە ئەوەنیە بارز بکەین بۆ خەڵک بۆی هۆشیاری لە پرسی ژینگە و گۆڕانی ئاوهەوا بڵاوێتەوە. ئێمە ئێستا لە قۆناغی چێکردنەوەی ناوەکانیان تا 3 ڕۆژ یەکەم تقریبی 30 کەس تەقدیمی کردبوو. ئەمڕۆ ڕۆژی نوێمە و 2 ڕۆژی تر ئەوەنێک وادەکەیتەوە بێ دەرفەتەکەتەوە بێ ئەوێ سیڤەکانیان بنێرن و ئەو لیکانە پڕ بکەنەوە. باشە. ئەو خانمانی کە دەیانەوێت لە ڕووماڵی ژینگەییدا جێدەستیان دیار بێتەوە لە خزمەتکردنی ژینگەدا جێدەستیان دیار بێت، پێویستە چ مەرجێکیان تیا بێت تا بتوانن سوودمەند بن لەم ڕاگەندراوە؟ تەبان ئێمە ئەزانین کە هەر پرۆگرامێک کە پێویستی بەکاری ڕۆژنامەوانی و ئەوێ لانی کەم ئەو خانمانیان لە بوارەدا ئیشیان کردبێ لانی کەم بنەما سەرەتاییەکانی کاری ڕۆژنامەوانی بزانن. لە بەرامبەر ئەوەدا ئەوە لینکێک یا دوو لینک بابەتی خۆیان کە لەو بوارای ئیشیان کردووە بۆمان بنێرن و سیڤی خۆیان بنێرن. مەرج نییە دەچوی ڕاگەیاندن بێ یاخود نا، بەڵام گرنگ ئەوێ لە بوارەکە ئیشی کردبێ و نامێکی هاندان بنووسێ بۆمان کە بڵێ بۆچی من لەم پرۆگرامەیە وەردەگیرم. ئامانجی بەشداریکردنی کەواتە لەو پرۆگرامەیە چی دەبێت؟ نامی هاندان مەبەستت لەوەیە؟ بزەبەت بۆچی
ئەم دامەزراوەیە ئەم پرۆگرام ئەو خانمە وەرگێ بۆ ئەوە ڕەنگە بڵێ من ئەو نییە ئیشم لەم بوارەیە کردووە کاری ڕۆژنامەوانی منە کردووە بەڵام بۆ نمونە لە چەند کاری ڕێکخراویم لەم بوارەیە کردووە ئیشی لە باری ژینگە و گۆڕانی ئاوهەوایە کردووە یان ئەتوانم لەم بوارەیە خۆم ببینەوە یا ئارەزوویەکم هەیە ئیترەکەمێتە سەر ئەوەی دوایی لیژنەکە کە هەموو ئەم ناوانە چێکە کاتەوە بزانێ کامیانەوە نیە لەم پرۆگرامە زیاتر سوودمەند دەبن وە دواتر سوود ئەکەێنن مەرجەکان تەبەن بەشداریکردن بە خۆڕاییە بەڵام یەکێک لە مەرجەکانەوەی ئەبێ ئەم 6 مانگە پاپەند پێبەوە هەم لە خولەکانە هەم لە بەرهێنانی بابەتی ڕۆژنامەوانیە بەشدار بێ وە لە کۆتاییە ئێمە تۆڕێک ڕائەگەێنن تۆڕی ڕۆژنامەنووسانی ژن بۆ ڕۆماڵکردنی پرسە ژینگەیەکان یا پرسی گۆڕانی هەوە وە لەم تۆڕەشا ببێ بە ئەندام دوجار هەر خۆیان لەم 6 مانگەی ئەم خانمانە سەرپەرشتیارێک بۆ ئەو تۆڕە دروست دەکەن و ڕەنگە بتوانن دوجار پلتفۆرمێکی میدیاییدا بمەزێرن تا بابەتەکانیان بڵاو بکەنەوە ئیترەکوێتە سەر ئەو نیە استراتیژی ئەم تۆڕە لە داهاتووە چیە بێ وە چۆن ئیشەکە. باشە ئەم خاتونانەی کە بەشدار دەبن مەرجی زمانزانینیان پێویستە لەوەی کە ڕەنگە هەندێک کات هەواڵە ژینگەیەکان بابەتە ژینگەیەکان بۆ ئاگابوون لە جیهانی بۆی نوێترین گۆڕانکاری ژینگەیەکانی جیهان و بابلەی ناوچەکانی بە تایبەتی عێراقیشە دەستکرد ڕەنگە بە جۆرێک پێویست بە زمانێکی جیاوازتر زانینی زمانێکی زیاترە بێ ئەمە مەرجە طبعا لەم پرۆگرامەدا من ئەم بڵم پرۆگرامەکە بۆ باکووری عێراق ناوچەکانی جێناکوک و هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان 4 پارێزگامان هەیە لە ناوچەکانی جێناکوک کەرکوک و نینەوە دیالی و سەلاحەدینمان هەیە یعنی 4 خانمانی ڕۆژنامەنووسی 4 پارێزگا ئەتوان بەشداری بکەن بێگومان ئەمە کورد و عەرەب و تورکمانیشی تێیەکەوێ بەڵام پرۆگرامەکە وا دیزاین کراوە کە بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەوترێتەوە بۆیە ئەگەر کورد بێ عەرەبی نەزانێ ئاساییە و عەرەبیش کوردی نەزانێ ئاساییە متەرجمیان لەگەڵایە بەردەوام هەم لە نووسینی راپۆرتەکان هەم لە کاتی دەورەوتنەوەیە بۆیە بە هیچ شێوازێک زمان مەرج نییە ئایا زمان بزانانی یاخودنا ئەتوانن بەشداریکەن گرفت نییە کەواتە باشە بابەتێکی دیکە بۆشی هەوڵ دەدەن کار لەسەر کارکردنی ژنان بکەن لە بواری ژینگەدا ئێمە ئەزانین جیهان بەگشتی لە گۆڕانێکی خێرای کەش و هەوایە و لێکەوتەکانی ئەم گۆڕانی ئاوهەوە و پیسبوونی ژینگەیە لە عێراقا دەرکەوتون و لە هەرێمی کوردستان تا زۆر واسەحە لە هەندێک ناوچە مەسەلەی کۆچ دەستی پێ کردووە لە گوندەکان و بۆ شار چونکە دەستڕاگەشتن بە ئاو زۆر قورس بووە کشت و کاڵکردن قورس بووە ژینگە بەگشتی لە ناو شار و دەرەوەی شار بەرە وێرانە ئەڕوا پێمان وایە ئەم خانمانە دوجار ئەتوانن لە ڕێی بڵاوکردنەوەی ئەو ستۆری و بابەتیانەوە هوشیاریەک بڵاو بکەنەوە کە چۆن مامەڵە لەگەڵ گۆڕانی هەوایە بکەن و چۆن ژینگە بپارێزن بۆیە ئەمەمان هەڵبژاردووە پێمان وایە خانمان لە گۆشەیەکی ترەوە ئۆکەی تاوەکو ئێستا پیاوان و ژنان ئیشان لە بواری ژینگەیە کردووە بەڵام ڕەنگە ڕۆڵی ژنان تۆزێک نادیدە بگیرابێت لە میدیادا وازەحامە لە راپۆرتەکانی ڕێکخراوەکانی داکۆکردنی لە ڕۆژنامەنووسانش ئەمەمان بینیوە بەڵام ئێمە لەم پرۆگرامە پێمان وایە ژنان ئەتوانن گۆشەیەکی جیاواز لە بواری ژینگەیە بدۆستنەوە ئیشی لەسەر بکەن و ئەم گۆشەش ڕەنگە کاریگەری زیاتر بێت لەسەر هاوڵاتیان بۆ ئەوەی خۆیان ڕابێنن لەگەڵ گۆڕانی کەشووە و ژینگەکەیان بپارێزن باشە ئەو خاتونانی دوجار لەم ڕاگەیەنراوە یاخود لەم پرۆژەیەدا بەشدار دەبن چۆن ئاراستە دەکرێن بۆی کار لەسەر بابەتی ژینگەیەکان بکەن ئایا خۆیان پێویستە بابەت و تۆپیک بدۆزنەوە یاخود ئاراستە دەکرێن بۆ ئەوەی دەستیان بگات بە باشترین بابەتەکان و ڕاهێنانەکان بە پێی پێویست و گۆڕانکاریەکانی سەردەم بن لە ڕووی ژینگەیەوە طبعا لە پرۆگرامەکەی وەگوتون دوو ڕاهێنانی تای 5 ڕۆژ کە ماوەکەیان ئەوەیە کاتەکەیان جیاوازە لەم پرۆگرامە لە هەواڵەوە لە بنەماکانی نووسنی هەواڵەوە بۆ راپۆرت و بۆ ستۆری و فیچەر و چاوپێکەوتن و تەنانەت راپۆرتی بنکۆلکاری وە لە کۆتاییشدا ڕۆژنامەوانی بنیادنەریان فێرەکرێ کە فێرکران ئەمانە دوجار کە ئەچنەوە لە پرۆگرامەکە ئەسنە دەرەوەی پرۆگرامەکە بیرۆکە ئەنێرن و لە ناو موسەسەکەیە چەند هەواڵسازێکەیە یا محەڕێکەیە بیرۆکەکانیان لێ وەرەگرێ بە ئیمێڵ ئەینێرن بیرۆکەکان لیژنەیەکدا ئەنیشێ شەنوکەوی ئەکا چۆن ئەم راپۆرتە بکرێ ئەینێردێتەوە بۆ خانمان ئەتوانن بەپێی ئەوەی ئەو تەنسیقی لە نێوان ئەو لیژنەی کە تەحریری بابەتەکانەکە یان ئەوانی پرۆگرامەکانن وتۆتەوە لەگەڵ خانمانە گفتوگۆیەکەکەن ئاراستە و گۆشەی بابەتەکان دیارەکەن ئەتوانن ئیشی لەسەر بکەن و گفتوگۆیەکی چڕەکەن لەو ماوەیە کە چۆن بە چ شێوازێک چ قاڵبێک دابڕێژرێ چۆن ئامادە بکرێ و چێ گۆشەیەک هەڵبژێردرێ دوجار بابەتەکان بڵاوکرێتەوە لە پلتفۆرمەکانی کەرکوبنا و هەروها ڕەنگە موەسساتی تش بەشداریکەن لە بڵاوکردنی بابەتەکان باشە
ئەو کەسانی کە ئەم کۆرسە دەڵێنەوە بۆ خانمانە کەسانی ڕۆژنامەنووسن و هاوکات پێشینەی ژینگەی یاخود لە مەجای ژینگەیە کاریان کردووە یاخود تایبەتمەندیەکانیان چۆنن؟ تقریبا هەدوو بوارەکەی تایە پرۆگرامەکە بووە داڕێژراوەکە ئەم دەڕۆژی کە ڕاهێنانە بینن بەشێکان تایبەت ئەو کەسان ڕاهێنانی پێوتر کە لە بواری ڕۆژنامانیە کارەکەن بەشێکەنەوانی کە لە بواری ژینگەیە و شارەزایی باشی ژینگەییان هەیە و لە کۆتاییدا ئەو بابەتە ڕۆژنامانی ئەوەی کە ڕۆژنامانی بنیادنەری پێوتی ئەویان پێوترێتەوە کەسی ڕاهێنەری پسپۆری باشمان هەیە کە لەو بارەیە ئیشی کردووە ئەم بواری ڕۆژنامەنووسیان پێ ئەوتێت یعنی ڕاهێنەرەکان بەگشتی لە بواری ڕۆژنامانی ژینگەی و هەموویان کاریان کردووە. باشە هەڵبەتە دوای ئەوەی کەم خانمانە لەم پرۆگرامەدا دەخوێنن جال و دەستکەوتە مادی کە باست کرد کە ڕەنگە و پاداشتێک هاوکار بێ بۆیان هیچ بڕوانامەیەک وەردەگرن ئەگەر بێت و بڕوانامە وەربگرن یاخود لەم کۆرسەدا پلەی نایە بوو سەرکەوت و بەدەستبێنن چۆن مامەڵەیان لەگەڵ دەکرێت؟ وەکووتم لە کۆتایی پرۆگرامەکە دوای 6 مانگ بڕوانامەیە گەدرێ بە هەریەکێک لە خانمەکان و ئەم خانمە ڕۆژنامەنووسانە دوجار بەشداری لە تۆڕێکاکەن تۆڕی ڕۆژنامەنووسانیشن بۆ ڕۆمارکردنی پرسە ژینگەیەکان و ئەتوانن دوایی خۆیان گفتوگۆ بکەن استراتیژێک بە خۆیاندا بنن ئایا پلاتفۆرمێکی میدیایی دانن تایبەت بۆ ڕۆمارکردنی پرسە ژینگەیەکان یاخود مؤسسەیەکی ئەعلامی یا چۆن مامەڵەکەن ئەو کرێتە سەر دوایی بەڵام ئەوەی کە هەیە لە کۆتایی یا دوای وەرگرتنی بڕوانامە دەست دەکەن بە دروستکردنی تۆڕەکە و ئەم تۆڕە کەسی دەرەوەش دوجار ئەتوانێت بێ بەشداری بکە بەڵام بەپێی ئەوەی کە ئەم ئەندامانی ئەم تۆڕەت چۆن قبوڵیەکەن مەرجەکانیان چییە من پێم وایە لە کۆتایی ئەتوانن کە پلاتفۆرمێکی تایبەت بکەنەوە ئەکەوێتە سەر توانە و لە هاتووی دوجار خۆیان کە ئایا چۆن ئەم ئیشەکەن بەڵام تۆڕەکەدا ئامادە باشە جا لەم بابەتە لە ئێستا بە شێوەیەکی گشتی لە ناو میدیایە ڕۆڵی ڕۆژنامەنووسانی ژن لە بواری ژینگەییدا چۆن دەبینن؟ لە ڕاستیە ئەمە بڵێم ئیشکردن لە سەبابەتی ژینگەی هەر لە عێراق و هەرێمی کوردستان پرسێکی تازەیە 4-5 ساڵێکە هەندێک میدیایانەوە ئیشی لەسەرکەن پرۆگرامی تایبەتیان هەیە کە پرسەکە خۆی بەگشتی کەم بوو نیشانەی ئەوەیە کە ڕۆڵی ژنانش یعنی وەکو پێویست نابینرێ یان نادیدەکرێ ئەمە جێی مناقەشات و گفتوگۆیە ئایا لە ڕاستیە ڕۆڵیان دیار نییە یاخود ڕۆڵیە ڕێگریان دێکرێ بەڵام بەگشتی پرسەکە تازەیە ژنان و پیاوانش لە مەسەلەی ڕۆمارکردنی پرسی ژینگەیدا لە قۆناغێکی سەرەتایان و پێویستیان بە دەورات و هوشیارکردنەوە هەیە چۆن ئەم پرسانە ئەوەیە پرسی ژینگەی و ڕۆماڵەکەن من پێم وایە پێویستیان بە ڕاهێنان و پرۆگرام و پرۆژەی تازە هەیە هیوادارن ئەم پرۆژەی ئێمەش ئەوەیە کلێنێک پڕ بکات و لەو مەجالێ. سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش پێماندوو دەبن زۆر سپاس بۆ شۆڕش خالیت سەرپەرشتیاری پرۆگرامی فراوانکردنی ڕۆڵی ڕۆژنامەنووسی ژن لە ڕۆماڵکردنی ژینگەییدا زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە.